ئەو بۆمبەی لە تاقیکردنەوەکەی ڕۆژی یەکشەممەی کوریای باکوور بەکارهات لەرزەیەکی لە ناوچەکە دروست کرد کە زۆر لە تاقیکردنەوەکانی پێشووی پیۆنگیانگ بەهێزتر بوو. کۆمەڵگای نێونەتەوەیی ئێستا سەرقاڵی باس لەسەر ئەوەیە کە چۆن دەتوانێت یاسا ژێرپێنانی کوریای باکوور ڕاوەستێنێت. ئەنجومەنی ئاسایش گەمارۆی زۆری خستۆتە سەر کۆریای باکوور، بەڵام وا دیارە گەمارۆ خستن لەسەر ئەم وڵاتە نابێتە هۆی ڕاوەستانی پرۆگرامە ناوەشیەکەی کۆریای باکوور. بەرەو کوێ دەچین؟ ئەمە پرسیارێکی $1 ملیۆن. ترامپ داوای لە چین کردووە کە دەستڕۆشتووی خۆی لە پیۆنگیانگ بۆ ڕاوەستانی پرۆگرامی ناوەکی کوریای باکوور کەڵک وەربگرێت، بەڵام ڕۆژی یەکشەممە ترامپ توییتی کرد کە چین دەستکەوتی زۆر کەمی لەم بارەیەوە هەبووە و کوریای باکوور بووەتە هۆی شەرمەزاری پێکەن. ترامپ دەڵێت یەک لە ڕێگاکان کە ئەو ڕەچاوی کردووە وەستانی بازرگانی لەگەڵ هەموو ئەو وڵاتانەیە لەگەڵ کوریای باکوور کار دەکەن. ئەمە بە تەئکید چینش دەگرێتەوە کە نزیکترین هاوپەیمان و گەورەترین شەریکی بازرگانی کوریای باکوورە. لێکۆڵەرێک لە پیکەن دەڵێت تاقیکردنەوەکانی کوریای باکوور دەبێتە هۆی دوورخستنەوەی چین و ئەمریکا لە یەکتر و دووبەرەکی لە کوریای باشووردا و هەڵسوکەوتی ئەمریکا بووەتە هۆی ئاڵۆزی زیاتری ڕەوشەکە. بەدامەزراندنی سیستەمی بەرگری موشەکی تاد لە کوریای باشوور لەلایەن ئەمریکاوە حکوومەت و خەڵکی چین پێیا وایە هاوسەنگی استراتێژیک تێکچووە چۆن کوریای باشوور هاوپەیمانی ئەمریکایە. دوورکەوتنەوەی چین و کوریای باشوور دەبێتە هۆی دوورکەوتنەوەی چین و ئەمریکا. ئەمە بۆ کوریای باکوور دەستکەوتێکی استراتێژیکە. ئەم لێکۆڵەر چینە دەڵێت کوریای باکوور بەهۆی ناهۆمیدی چکی ناوەکی خۆی پەرەی پێدەدات، چون پێی وایە لەلایەن دوژمنانیەوە گەمارۆ دراوە و بۆیە ئەمریکا، ژاپۆن و کوریای باشوور پێویستە و توێژ لەگەڵ پیۆنگیانگ بخەنە گڕ و هەوڵ بدەن نیگەرانی ئاسایشەکانی کوریای باکوور کەم بکەنەوە. ترامپ توییتی کردبوو گەمارۆکان لەسەر گۆڕینی ڕەوشی کوریای باکوور کاریگەری نەبووە و ئەو لەگەڵ بەرپرسانی سەربازی ئەمریکا ڕێگەکانی تر تاوتۆ دەکات. بەڵام زۆرینە ڕێبەرانی جەهان لەسەر ئەو باوەڕن کە کێشەی کوریای باکوور ڕێگا چارەی سەربازی نییە. سیۆڵ و پیۆنگیانگ زۆر لێک نزیکن. کوریای باکوور دەتوانێت تەنانەت بە چەکی ئاسایی ئامانجێکی زۆری کۆریای باشوور بکاتە نیشانە. هەر بۆیە شاهڕەشەکردن و گوشارخستنە سەر کۆریای باکوور هەروە ئاسان نییە. ڕێبەرانی یەکێتی ئەوروپا داوای گەمارۆی ئابووری تونتر دژی کوریای باکوور دەکەن و دەڵێن چین و رووسیا وەک گەورەترین شەریکانی بازرگانی کوریای باکوور لەم پەیوەندیەدا دەبێت زیاتر بەپرسیار بن.